بۆچی بەم شێوەیە نووسینەکانتان لەسەر تابلۆکان دەنووسن خەڵکێک هەیە دەڵێت ئێمە نازانین ئەمە نووسراوە بوو نمونە 4000 یان 4500 بۆچی بەم شێوەیە دەنووسن؟ والله ستارەکان هەمووی وازعە یعنی ئەو ئێستا نووسات 4.5 ئەوانەیە ئەوانەمان هەیە بە 3900 5900 ئەو ماسیانەمایە زندیا بە 5900 ئەوانە هەمان نرخە بەس بازەکەی مەخزە هەمان نرخ نییە یان بازەکەی دەنووسی و هەو نییە کە دەچێ خواردەری ئەومان نییە ئەومان هەیە ئەیمە هەمووی وازع نووسەیە زەوسە ماسی زوندو ماسی مردوو یعنی هەموو بابەتەکانمان هەیە بەس هەیە بابەتەکەشی نیە و سعرەکەی دەنووسی زۆرێک لە فێلکردن نییە لە بازە فێل چای مشتری دەکاتن بە داچوێ بکردن باشە ئەو شتانە بەس ئێستا ئێمە هەموو نووسەیە ئەو زندیە ئەو مردیە ئەم بابەتەکانشمان هەیە بەس هەیە بابەتەکەشی نیە و سعرەکەشی لێدایە یان لەوانەیە هاو پیشەی خۆم بیتن مەقسەدت چییە لەوەی هاوپیشەی خۆت؟ یان هەر پیشەی خۆم بێ و ڤیدیۆی لەسەر من گرتبی هەیە یان کەیف پێمان نایەتن یان هەیە پێت ناگاتن هەر عەز دەکا لەکەدارت بکاتن لەکەدارت بکە لە پەنایەتی ڤیدیۆش دەکاتن بڵاو دەکاتەوە یان هەموو شتێک بەڕوونی دیاربی باشە یەکسەر ڤیدیۆکە بنێر یەکسەر بڵاوکەیەوە یان هەموو شتێک بە داداچوونە بکرێت ئێستا بڵاوکێتەوە باشە